بەناوی خۆی بەخشندە و میرەبان بەڕێزان سڵاوتان لەبێت دەمانەوێت لەسەر کردی گەشت و گوزار بدوێین. گەشت و گوزار لێرە لە هەرێمی کوردستان تا چەند بە گرنگیەوە تەماشای کراوە و پلانی بۆدانراوە. هەرێمی کوردستان بۆ سروشتەیەوە، هەرێمی کوردستان بە شوێنەوار و شوێنەوارە دێرینەکانیەوە، بە مێژوو شارستانەتیەکانیەوە، با شوێنە جوگرافیە جیاوازەکانیەوە. ئەمانە هەمووی تایبەتمەندین دەکرێت لە بواری گەشت و گوزاردا سوودی لێ ببینرێت و داهاتی لێوە و دەست بخرێت. گەشت و گوزار بۆچی لەبری سەرمایەکانی در پەنای بۆ نەبراوە؟ بۆچی لەبری سەرچاوەکانی تری داهات پەنا بۆ سەرچاوەی گەشت و گوزار نەبراوە؟ هەروەکو هەموو بابەتەکانی دیکە لە هەرێمی کوردستان ئەم کەرتش پشتگوێ کراوە. لەم بەرنامەیەدا لەسەر ئەم پرسە دەدوێن بە بەشداری هەریەک لە بەڕێزان کاک یاسین فەقێ سەعید بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی و هەروەها مامۆستا نیهاد خالید مامۆستای زانکۆ و ئابووری ناس و هەروەها کاک وت حەسەن نەقشبەندی سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکانی کوردستان بە خێراتنی بەڕێزانەکەین. سپاس بۆ کاتی کە بەخشیدنا بە بەرنامەکە. مامۆستا یاسین سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەین. ئایا ئەساسیات و بنەڕەتەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان جێگەی ئەوەیە کە وەکو داهات پشتی پێ بەسرێت لە هەرێمی کوردستان؟ بێگومان سڵاو ڕێز بۆ جەنابێت بۆ سەرجەم بینەرانی بەرنامە بەڕێزەکەتان. بێگومان هەرێمی کوردستان وەکو ئەو جوغرافیایی کە هەمومان ئەیزانین ئەو بەرزی و نزمیە، سەرچاوەکان وەکو ئاوی شیرین، نەهرەکان، ڕووبارەکان، سەیرانگاکان، هاوینە هەوارەکان، هەموو ئەمانە جگە لە هەموو ئەو شوێنەوارە مێژوویە کۆنانەی کە لە ئەم بەشەی کوردستانە هەیە کە بەشێکە لە شارستانەتی مێزۆپۆتامیا. ئەمانە هەر هەمووی ئەو خەسڵەتە بەهێزانن کە ئەکرێ ئەم هەریەمە بکرێ بە ئەدرسێکی گەشتیاری گرنگ لەسەر ئاستی دنیا. ئەگەر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە پلانێکی تۆکمەی هەبوایە بۆ بایەخدان بەم سەکتەرە، ئەم سەکتەرە گرنگە ئابووریە کە چەند وڵاتێکی گرنگ لەسەر ئاستی دنیا وەکو ئیسپانیا، ئیتالیا، یۆنان، هەندێک وڵاتی تر سەرچاوەی سەرەکی داهات و ئابووریان گەشت و گوزارە. ئەکرا ئەم وڵاتی ئێمەش بکرێ بە ئەدرسێکی گەشتیاری گرنگ، بەڵام ئەمە پێویستی بە پلانە، پێویستی بە کارکردنە، پێویستی بە بایەخدانە. پێش هەموویان پێویستی بەوەیە کە ئێمە لەلایەکەوە خەڵکەکەمان وشار بکەینەوە بیگەێنینە ئەو ئاستەی کە ئیستیقبالی گەشتیار بکە، گەشتیاری قبول بێت. لەسەر و پرسیاری سەرەتا من ئەمەیە پێم بڵێ یان ئەگەر هاوڵاتیە بپرسێت ئەو تایبەتمەندە گرنگیانە چین کە گەشتیاری بیانی ڕابکێشێ بۆ هەرێمی کوردستان لە کاتێکا تۆ باسی سروشت و ژینگە ئەەکەی لە زۆربەی وڵاتانی ترشە هەمان ژینگە هەیە، باسی ینی شوێنەوار و ئاسەواری دیێرینەکەی لە وڵاتانی تر بە تەشید ئەمە هەر هەیە. ینی تۆ چی بە تایبەتمەندیەکی ممەیزێکی باشتر ینی جیاوازتر لە وڵاتانی دیکە لە گەلانی دیکە دانەی لە هەرێمی کوردستان هەبێت و بێتە هۆی ڕاکێشانی گەشتیاری بیانی بۆ؟ بێگومان وەکو وتم ئەوانە ئەساسن بۆ بە گەشتیار بوون. بەڵامانە ئەوە نییە ئەگەر وڵاتێک شاخیتیانە بێوەیان ئاوی شیرینیتیانە بە ناتوانە بێ بە گەشتیاری. ئێستایەکێک لەو ئەدرسە گەشتیارانی کە بە هەزاران گەشتیار لە ئەوروپا و لە شوێنەکانی تری دنیاوە ڕووی تێکەن، بیابانێکە هیچ شتێکی تیانە، بەڵام لەبەرەوەی ئەم ئاتمۆسفێرە لە وڵاتەکانی خۆیانە نییە، لەبەرەوە ئەتوانی ئەگەر ڕێکلامێکی باشی بۆ بکەیت، ئەگەر مارکتینێکی باشت هەبێت، ئەگەر لە چەندین شوێن ڕێکلام بۆ ئەم سیفاتانەی خۆت بکەیەوە خەڵک ڕاکێشرێ. بۆ نمونە هۆڵندیەکان حەزیان لە وڵاتێکە شاخوداخی تیابێ، بۆ نمونە ئەوانەی کەوان لە شارە مێترۆپۆلیە گەورەکانە ئەژین حەزیان بەو شوێنانەیە کە هێشتا پیشەسازی دەستی نەگەیشت بێت. ئێمە بەشێکی زۆر لە هەرێمی کوردستان بە شاخەکانیەوە بە دۆڵەکانیەوە شوێنن ئەتوانین پێی بڵێن پاکیزەن، واتە هێشتا دەستکاری نەکراون، هێشتا نەشێوێنراون. ئەمە بەڕاستی ئەگەر ئێمە بایەخی پێ بدەین و ئەگەر بتوانین چەند مەحمیەک لەم شوێنانەیە دابنین، ئەوە گەشتیارێکی زۆر ڕایکێشی وەلای خۆمان. جگە لەوە ئەگەر کورد وەکو میلەتێکە لە پێشوازیکردن و لە میوانداریە میلەتێکی باشن، ئەگەر ئەمە تەرجەمە بکرێ بە ئاسەکەی تر بۆ تۆلێرانس، بۆ واتە قوبوڵکردنی خەڵکی جیاواز لە خۆت، تۆ ئەتوانی بە کەلتورت، بە مۆسیقات، بە گۆرانیت، بە هونەرت، بە هەموو بەشەکانیەوە، بە سروشتەکەت، بە پرۆژەکانت
بە هەموو ئەمانە ئەتوانی گەشتیار ڕاکێشی بۆ لای خۆت بەڵام بارودۆخ و واقعی ئێستا هەرێمی کوردستان چ واقعی کۆمەڵایەتی چ واقعی سیاسی چ واقعی نێودەوڵەتی و هەلومەرجی ناوخۆیی و ئیقلیمی تا چەند گونجاوە کە ئەوەی جەنابەت دواسێکی پێ بدرێت زۆر ینی پاشەکشە نەکراوە لەم بابەتە زۆر گونجاوە ئێمە هەندێک شتمان با بڵین بایەخ پێداوە هەندێک شتر ئیهمال کراوە بۆ لەبەر ئەوەی بەڕاستی دەستەی گەشت و گوزار لە کۆنا خاوەنی پلانێکی استراتیژی نەبووە بۆ بایەخدان بەم سەکتەرە بەڵام ئێستا خۆشبەختانە خاوەنی پلانێکی استراتیژین ئێمە ئەمانەوێ لە قۆناغی یەکەمە هەتاوەکو 2025 ئەگەر ئەم شەڕەدا سەپێنراوەی داعش نەبووایە بەسەر هەرێمی کوردستانە ئەگەر ئەم قەیرانە داراییە نەبووایە کە تێککەوتوین ئێمە لەسەر و پلانی خۆمان بەردەوامە بووین بۆ ساڵی 2025 ژماری گەشتیاران بەرز بکەینەوە بۆ ئاسی 9 میلیۆن 10 میلیۆن گەشتیار بەڵام لەگەڵیان پێویستی بە کارێکی جددی و بەردەوام هەبوو بۆ بایەخدان بە 12 جۆر لە گەشت و گوزار ئەو 12 جۆرە ئێمە لەوانەیە هەندێک شت بە چاوی هەندوەر نەگرین بۆ نمونە لە هەرێمی کوردستانە دوو طریقەی دەریێشی گرنگمان هەیە طریقی نەقشبەندی و طریقی قادری کە ئەمان لەسەر ئاستی دنیا لە زۆر وڵاتانە مریدیان هەیە خەڵکیان هەیە ئەگەر ئێمە بایەخ بەمە بدەین لە پرۆشورەکانمانە لە چاپکراوەکانمانە باسی ئەم دوو طریقەتە گرنگە بکەین خەڵک دێت بۆ زیارەتی مەرقەی مەولانە خالیدی نەقشبەندی و یانیان یعنی ئەمە بەشێک لەو گەشت و گوزارە ئاینیە کە ئێمە ئەمانە ئاینی تایبەتمەندێکی جیاوازتر ئەبەخشێ لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەڵێم ئەوە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە شوێنی ترانیە بۆ نمونە بەهاوڵڵا کە با بڵێن یەکێکە لەوانەیە کە لەسەر ئاسی دنیا ئێستا 8 میلیۆن دواکەوتەی هەیە 8 میلیۆن کە بڕوایان بە بەهاوڵڵا هەیە ئەم 8 میلیۆنە ئەتوانین ئێمە دعوەتیان بکەین بۆ بینینی ئەو ئەشکەوتی کە لە سەرگەڵ و ماوەی 2 ساڵ لە ڕحلەکەی خۆیان کە ئێرانی چۆن بەجێشتووە تا و گەشتۆتە حەکە ماوەی 2 ساڵ لەو ئەشکەوتەیە ژیاوە کە لە هەموو دقە پیرۆزەکانی خۆیان باسی کردووە و لە لای بەهاییەکان بەڕاستی ئەمە شوێنێکی زۆر گرنگە یعنی هەر ئەوانە بەخۆبەخش هاتوون ماستەرپلانێکیان بۆ ئێمە کردووە بۆ ناوچەی سەرگەڵ و بەرگەڵ و وەکو بایەخدانێک بۆ یەکەمین ماستەرپلانە کە پێی بوویترە ماستەرپلانی ئێکۆتوریزم واتە گەشت و گوزارێک کە دۆستی ژینگە بێ مەبەستم لە چی ئەمە دووشتی بەسیتن ئەکرێ ئێمە بایەخ بە شتەکانی تر بدەین ئەوەی کە ئێستا وەکو مەختوتەی دوانزەهەمی حامورابی دۆزراوەتەوە لە مۆسیقانی سلێمانیە شتێکە لەسەر ئاستی دنیا لە شوێنێکی تران نییە ئەگەر ئێمە ڕێکلام بۆ ئەمە بکەین خەڵکێک هەیە کە چه ئەوانێکەوە دراسە ئەکەن لە بواری ئارکۆلۆژیا چه ئەوانێکەوە وەکو هیوایەت بە دوای ئەم شوێنەوارەوەن زۆر شوێنی تری نەزان با بڵێن کە زانیاری تەواو لەسەری بڵاو نەکراوەتەوە ئەگەر بڵاو بکرێتەوە ئەگەر لە دلیلی گەشتیاریە ئەگەر لە پرۆشورەکانە لە مارکتینێکی بەهێزە ئەوە جگە لەو کەسانێکەوە هەموو ئیمارات و سعودی و شوێنەکانی تر بە دوای نزیکترین ئەدرسە ئەگەڕێن کە هەوایەکی خۆش و سازگاری هەبێ ئاوی شیرینی هەبێ بتوانن تیا بمێنەوە خۆشبەختانە وڵاتەکەی ئێمە وڵاتێکی موسڵمانەوە و دانیشتوانەکەی و نزیکترین ئەدرسی گەشتیارین بۆ هەموو ئەوانێکەوە لە عەربی سعودی ویان لە ئیماراتەوە بیانێت یعنی ئەمانە هەموو شتن ئەگەر ئیتیمامی پێ بدەین ڕاگەاندن یعنی لە قسەکانی جەنابتەوە دەوری گرنگە بینێت لەو بێگومان ساڵ بەڕز دوای گرمولات کاگەوت ئەو بارودۆخی کە ئێستا هەیە بارودۆخێکی بڵین نەخوازراو هەیە لە دەوروبەری هەرێمی کوردستان و هەلومەرجێکی ناسەقامگیری نێودەوڵەتی لە ئاسی سیاسیشە هەیە لە هەمان کاتا بەڵام بڵێن راپۆرتەکان هەواڵەکان باز لەوەکەن کە لە جژنی ڕەمەزانی ساڵ گەشارێکی زیاتر هاتوۆتە هەرێمی کوردستانەوە ئەو بۆ چیە گەڕێتەوە بەڕێی جەنابەت وڵایەوەی ڕاستی بێت تەمان ئێمە پێش وەکو کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان بە هاوکاری بە ڕێوبەرایەتی گشتی گەشت و گوزار و شخصی کاگیاسین خۆی لەگەڵ ئاسایشی سلێمانی هەمەهانگیمان کرد لە داوەتکردنی هەندێک کۆمپانیای عەرەبی عێراق بانگێشتمان کردن بۆ ئێرە خۆبەخشانە توانیمان بە شێوازێکی زۆر جوان خۆبەخشانە شوێنی حەوانە و نان خواردن و گەڕانیان بەسەر شوێنە گەشتیارەکانە بکەین لە ناو شاری سنووری شاری سلێمانی ئەتر تەمان دوایەوەش کۆنفرانسێکمان کرد لە ئوتێلی هایکرس داوەتی هەموو کۆمپانیا گەشتیارەکانی شاری سلێمانیشمان کرد دامانان لەسەر مێزێک لەگەڵ یانە مفاوەزاتێ بکەن عەقدیشمان بۆ حازر کردن کە لە بینی کە ئیتیفاقکەن و گەشتیار بێنن بۆ شاری سلێمانی چکەوەی ڕاستی بە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد ئێمە وەکو هەم وەکو کۆمەڵی میوانخانە و چێشخانەکە هەم وەکو سیاحە بڕیارمان ناوە پێشماوتن بەو کۆمپانیا عەرەبی عێراقیانە وتمان ئێمە وەکو شاری سلێمانی بڕیارمان ناوە کە گەشتیار بێنین بۆ سلێمانی ئەنجاگەریەوەمان لەگەڵا بێ زۆر بۆ ئێمە باشترێ ومان لەگەڵ نەبێ مە هەرێ هێنین چکە ئێمە
هەوڵین لە هەموو کەناڵێکەوانەیە ئەم ئیشە بکەین ڕێئاکشنەکەشی زۆر باش بوو لە هەمان کاتیشا باوەشمان لە یاد نەچێ لەم فترەی پێشوو لە شاری سلێمانیە سەقامگیریەکی سیاسی دروست بووە اتفاقێکی سیاسی بۆ خەڵق تۆزێ دڵنەوا بووەتەوانێ ئەمەش خۆی لە خۆیان کاریگەری خۆیە بێت بەڕاست زۆر باشە جەنابتان وەکو ئەو کۆمەڵەکەی پارێزگاش ئەهەمێتی هەبوو بەتەکید ئاسایش ئەو بڕیارەیدا کە لە شاری سلێمانیا پێشتر وەحداتی سەکەنی تۆمار نەئەکرا بە ناوی خەڵکی عەرەبی عێراقیەوە بەڵام بڕیارێک درا هەم بۆ ئەوەی بازار بجوڵێ هەم بە پێی دەستوری بزانم جێبەجێ نەکرا جێبەجێ کراوە تاوکو ئێستا ئێمە بەشێکین لە کۆماری عێراق بەڕاستی ناکرێ ئێمە لە ترسی شتێک لە شتەکان ئەوە بکەین ئەوە دەورێکی زۆری هەبوو و ئەو ژمارە زۆرە لە گەشتیار کە ڕاکێشرا بۆ سلێمانی جگە لەو هەوڵانی ڕابطە پارێزگای سلێمانیش تا ئێستا چەند کۆبوونەوەیکی کردووە لەگەڵ بە هاوکاری ئاسایش و لایەنەکانی تر کە چی بکەین بۆ ئەوەی گەشتیار ڕاکێشین بۆ زۆر باش هەر خۆی هەر ئاسایش ئەم سەفەرە ئەم جێژنە بڵین زۆر هاریکار بوو طبعا خۆی تۆ سایح کە هێنی بۆ ئەم شارە دووسێ شتی مهم هەیە یەک بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار کەمپینێکی دروست کرده بوو لە سەیتەرەکە پێشوازی لە میوانەکانە کرد بە ئاو بە فرا و ئەمانە بەڕاستیەوە نقطەیەکی ئاسایشیش بە هەمان شێوە ئاسانکاریە کرد تەمانەمە بەس ئەمە کاریگەری ئەمنی دروست ناکە ینیەوە تۆ چەند ئەچنە ژێرباری ئەوە لەگەڵ دەستگا ئەمنیەکانە لە کاتێکا تۆ وڵاتەکەت بە نزیکی 1050 کیلومتر بڵین لە جەنگایە وڵاتانی دەوروبەر وەکو حتمما طبعا ئەمە ئاسایشی سلێمانی خۆیان ئەزانن چیەکەن ئاسانکاریەکەیان کردو بەڵام تەمان بەو شێوازەیە بەو شێوەیە بۆ ساڵانی پێشوو ڕێگیری کراوە کە ئەو گەشتیارە بێت ئەگەر بۆ ئاوا بۆ احتیمال لە ساڵانی پێشوو ئەوەنە مەسلەی سیاحانە هات بێتە پێشەوەنە احتیمامی پێ نەیرا بەڵام مستا هەم وەکو حکوومەتی هەریان هەم وەکو کاریگەریم قەیران ئابوووریە نییە ئەوە دەوری هەیە زۆر باشە ئەگەر جەنابتان وەکو ئەو کۆمەڵەوەکو ڕێکخراوە کە تایبەت من لەو بوارە کارەکەن ئەگەر بڵین هینێکتان وەرگرتە بێ یان بە شێوەی ڕاپرسی سیفتە نازانم تا چەند لە بەرنامەتانە بێوانی کە دێن گەشتیاری بیانی بە تایبەتی تر عەرب کە دێنە بڵین شوێنە گەشتیارەکانەوە چێشتخانە و ڕستۆرانتەکان میوانخانەکان ئەمانە تا چەند لە جێگەی ڕەزامەندی گەشتیاران ستاندەریان هەیە ینی چۆن ئەوە وڵی تەمانتر ئێمە لە شاری سلێمانیە چەند سکیڵێکی تایبەتمان هەیە لە مەطعەم و لە میوانخانە چکەمانە هەمووی هەر تەسنیف کراوە لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار بە ئەستێرەکان مەطعەممان هەیە کە ئەستێرێ هەیە دوانە هەیە سیانە هەیە چوارە هەیە پێنجە بە هەمان شێوە ئوتێلەکان بێ لەوەش ئێمە مەطعەمی ملیشمان هەیە و چەند شوێنێکی حەوانەوەی ملیشمان هەیە لەبەرەوە هەرچ کەس کە ئەچێ بۆ ئەو شوێنانە حتمما ئەم سەفەرە هەموو چێشخانە و میوانخانەکان باشتر خۆیان ئامادە کرد بوو چکە دڵیان زۆر پێخۆش بوو بەم میوان و گەشتیارانی کە هاتبوونە شاری سلێمانی خۆ دەزانی ئەمە فترەیەکی زۆرە جێژنەکانی پێشوش وەزع باش نەبوو خەڵکێکی کەمە هاتە ئێرە بەڕاستی ئێمە ئەم سەفەرە وا بزانم تۆزێ نسبەکەمان زیاد کردو و کە هەموو کەناڵەکان هەستیان پێی کردو و لە هەموو بوارێکەوە بەڕاستی کە سایحێکی باش هاتە شاری سلێمانی بەڕێز دەگەڕێم وڵات مامۆستانی هات ئێستا بڵین کە پێشتر لە هەرێمی کوردستان وەکو باقی وڵاتانی دیکەی هاوشێوەی خۆی بڵین ئابوووریەکەی پشت بەسوو بەنەوت بوو لە سەدانەوە وەکو عێراق وەکو وڵاتانی دیکە بەڵام ئەوەتە لە پڕێکا بڵین لە ناکاو نرخی نەوتدا بەزێ بۆ نزیکەی 25 دلار قەیرانێکی ئابووری دێتە ئاراوە بە چەند هۆکارێکی تریش نەکتەنها بەوە بەڵام ینی کەرتی گەشت و گوزار لە سەراسی جیهانە زۆر بە گرنگیەوە تەماشا ئەکرێت جەناب لە ڕووی ئابووریەوە تا چەند ئەم کەرتە گرنگە و ئەکرێ بکرێ بە بەدیل بۆ بڵین سەرچاوی داهات لە بری سەرچاوەکانی دیکە سەرەتا بەنای خی گەورە وڵا مۆزوعی کەرتی گەشت و گوزار یەکێکە لە کەرتە ڕەکیزە سەرەکیەکانی پێگەێنەری داهاتی نەتەوە ینی زۆربەی وڵاتانەی کە داهاتێکی بەرزیان هەیە لەسەر ئاستی تاقەکەس و لەسەر ئاستی قەومی ژۆکوونەتەوە وەکو دەوڵەت یەکێک لە پێکهێنەرە هەرە سەرەکیەکانی بریتیە لە داهاتی گەشت و گوزار و ئێمە لێمان ئەبێ بەڕاستی تێکەڵ نەبێ مۆزوعی گەشت و گوزار و کشت و کاڵ و سناعەت ئەمە سێکردن کە هەموو جیهان ئێستا کاری لەسەرەکە بەم سێ ئاراستەیە و لە دوای هەمویانەوە ئێستا گرنگیدان هەیە بە سناعەت ئەگەر ئێستا داتاکان ئێستا سیرکەین زۆربەی ئەوروپا هەوڵەیەن زۆربەی کەرتی
پیشەسازی بەرنە وڵاتانی دواکەوتو وڵاتانی جیهانی سێوە و لە خۆیانی دوورخەنەوە چونکە دوو کەرت هەیە دۆستی ژینگەشن لە هەمان کاتە پێگەێنەری داهاتینەتەوەن ئەویش بریتین لە داهاتی کەرتی کشت و کاڵ لەگەڵ داهاتی گەشت و گوزار و وڵاتان بەڕاستی بەهۆی گەشت و گوزارەوە ئەتوانن هەم ئەو هەواکەیان خۆشکەن وەکو لایانی ژینگەی و هەم داهاتێکیش بۆ ئەگەر سیرکەین بۆ منە وڵاتێکی کۆمالیزیا کە لە 15 بۆ 25 داهاتی ئەو وڵاتە لەسەر بڵین بەپی ساڵەکان ئەگۆڕێت بریتە لە داهاتی گەشت و گوزاری بەڵام ئەبێ وەکو کاگیاسینیش باسی کرد بێ لەمان تێک نەچێت مۆزوعی کاڵی نێمە سیاحەت هەر بریتی نییە لە بەڕاستی ئاو هەوایەک و سەیرانگاکان و ئەوانە ئاینەکان میزەی خۆیان هەیە یعنی حەدی تەنافوسی خۆیان هەیە لەسەر ئاستی گەشت و گوزاری مۆزوعی کللتوری نەتەوەکان میزەیەکی تەنافوسی زیاتر دەن بە مۆزوعی گەشت و گوزاری و هەروەها بابەتی ئەو جیاکاریە کۆمەڵایەتیانەی کە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر بەڕاستی ئەمەش میزەی تەنافوسی خۆی هەیە کەواتە ئەتوانین بڵین ئێمە وەکو هەرێمی کوردستان لە پێش وڵاتانی ترەوە ئەتوانین ئێمە دەستی خۆمان بوەشێنین وەکو زیاتر میزەی تەنافوسی خۆمان بچینە بازاڕی سیاحەتەوە بۆچی لەبەرەوەی ئێمە بەڕاستی لە کۆمەلگایەکە ژین کۆمەلگاکەمان بە معنای کەلیمە زۆربەی بنەماکانی نەتەوەیەکی جیاوازی هەیە لە نەتەوەکانی دەوروبەر لە تورک جیاین لە فارسی جیاوازی و هەروەها بناغی وەکو ئاوهەوا بناغەیەکی باشمانەوە وەکو لایانی فرائینی ئەوەی لە کوردستانە هەیە لە زۆر وڵاتی دەوروبەرە یاخود لە وڵاتانی جیهانا دەست ناکەوێت تۆ سەیریکی ئەوەی کە مامۆسایاسین باسی کرد مۆزوعی ئەو طریقەتە نەقشبەنی و قادری مۆزوعی یەزیدی کە هەموو سەرچاوەکانیان لە کوردستانەوە هەڵقوڵاوە و خەڵکیش پێویستی بەوە هەیە بەڕاستی کە ئاگای لەم سەرچاوی ئەم مەزهەب و ئاین و پێک هاتە جیاوازانی کۆمەلگا و ئیتنی کۆمەڵایەتی بێت و ئێم یعنی شتێکی تریش هەیە کە بەڕاستی هەرێمی کوردستان وەکو حکوومەت بیری لێ نەکردوێتەوە ئەویشەوەیە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان نەیکردووە بە کەرتی یەکەم و دووەم و سێم یعنی ئێستا کشت و کاڵ و گەشت و گوزار لە کەرتی پێنجەم و شەشەمە یعنی وەکو گرنگی پێدان ئەوەی کە گرنگی پێدرێ لای ئێمە تەنانەت نەوتیش نییە بریتە لە کەرتی ئیسیهلاکی لە وڵاتی ئێمە یعنی ئەوەی پێیەکەی نەمە بریتە لەوەی کە چۆن بکەین بە قوڕگی خەڵکی خۆمانە و چۆن خەڵکی خۆمانی پێتێرکەینەوە بە لە چەند ساڵی ڕابردووە ئەم 1-2 ساڵیدا با بڵین پێشومان ناڵین بەس لە چەند ساڵی ڕابردووە زۆر بیر لەوە کراوەتەوە چۆن کەرتی حیزبی وەکو گرنگ بۆ مۆزوعی پێکهاتی کۆمەڵایەتی تۆ سیرکراوە کەرتێکی حیزبی زۆر بەهێز دەستی گرتو بەسەر کۆمەلگایە پارەی ئەم وڵاتە ئیسیهلاکی وڵاتە هەمووی کراوە بە خزمەت گوزار بۆ حیزبەکان بەڕاستی مۆزوعی هەڵبژاردنەکان ئێمە هەرچی کارمان هەبوو وەکەوەی ئێمە هیچ گرفتێکی ترمان نەبێ هەڵبژاردن بووە ساڵ هەبووە بڵێ ساڵ بۆ سی هەڵبژاردن 4 هەڵبژاردن کراوە تەمان هیچ گۆڕانکاریی ئەو تۆ ڕوو نەداوە بڵێن وڵات بەلایانی ئیجابی ئەمانە هەمووی ئیسیهلاکن بەڕاستی هەر سەرۆکی حکوومەت و پەرلەمان و هەموو هەڵبژاردنێک پێویستی بۆ زیاتر ئیسیهلا بکەی بە تاکو و فەردەکانی خۆتا ئەم ئیسیهلاکە بەشێکی زۆر لە داهاتی نەتەوەی بردوکەواتە ئێمەوەی پەیاشمان کردو بەڕاستی بە قەرزار کەوتۆتەوە لە سەرمان و ئێمە بەشێکین لەو پێکهاتەیە کە ئێستا ئێمە کەرتی هەموو کەرتەکانمان هاتۆتە خزمەتی ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە ئێستا ئێمە داهاتەکەمان کەمی کردووە ئەتوانین بڵین لەو چەند ساڵی ڕابردووە داهاتی ئەم میلەتە بەڕاستی بۆ کەرتی ئیسیهلاکی بووە واتە لە کەرتی بەرەمێنارین نەبووە جەنابەت وەکو شارەزایکی بواری ئابوووریانی ئەو سەرچاوی داهاتی کە لە گەشت و گوزارەوە دەست دەکەوێت خۆ دەزانی دوجارە بێ بچێتەوە چۆنەڵێ سەر بودجەی گشتی و داهاتی گشتی بە جۆرەگان خەڵک ینی خەڵک وە هەستکا کە دوجار قازانجێویشی تایە ینی بەشێک لە بەشەکان چۆن نیسە باسی پترۆ دۆلارەکەن لە نەوتا ینی ئەگەر ئەم کەرتە بچێتە پێش ئەو بێگومانەوە ینی هەیە نەکە تەنهایی کۆمپانیان بەشێک لەدا ئەگەر ئێمە ینی سیرکەین مۆزوعی گەشت و گوزاری وەکو کەرتی نەوت نییە داهاتەکەی بە مۆڵ بچێتەوە خەزیێنە کەرتی گەشت و گوزاری ئەگەر گەشە بکە لە هەر وڵاتێکە لە ڕووی ئابوووریەوە خەڵکەکە بە دەرەجەی یەک بە تایبەتی فرۆشیاران ئەوانی ئوتیالانەوەی مەطعمیانەی ئەوانی وەلحاڵ کاسبکارن و بەرهەمێنەرن لە وڵاتەیە ینی بە دەرەجەی یەک ئەوان ئیسفاداکەن ئەمە وەکو نەوتەکەن یە بڵێ بەرمیلێک فرۆشراوە ئەدرێ بە خەڵکیان نادرێ بە خەڵک گەشت و گوزاری هەر بۆ خۆی گەشە بکات خەڵکەکە و گەشاکە داهاتی تاکە کەس گەشاکە بەبێ حکوومەت ینی مستەفیدی یەکەم بێ بەڵێ حکوومەت مستەفیدی دووەمە بەسم لە پرسیارەکە ئەوەی ینی هاوڵاتی بۆ مافی ئەوەی نەبێ بتوانێت ینی ئەگەر بچووکیش بێت ینی
دەستی لە بنیادنانی پرۆژێکی گەشتیاریە هەبێت. بێگومان عنی ئەوە یەکێکە ئێمە ئەو پێداویستیانی بۆ کەرتێکی گەشت و گوزاری پێویستمانە چین کەرتی تایبەت دەبێت گەشە بکات ئەبێت مستەسمیری ئەژنەبی بێتە ناوخۆ ینی جەزبی ئیسیسماراتی ئەژنەبی بکەین چونکە تۆ سەیری کە زۆربەی ئەو وڵاتانی کە گەشتیاری زۆر تایە گەشەی کردووە مۆزوعی کەرتی گەشتیاری زۆربەی ئەو وڵاتانە بڕۆ بەشێکی زۆری ئەو وڵاتە کەرتی تایبەت کەرتی یەکەمە و مۆزوعی جەزبی ئیسیسمارات ڕاکێشانی ئیسیسماراتی ئەژنەبی لە وڵاتایە زۆر گەشەی کردووە بۆیە بە هەمان شێوە یعنی تۆ ئەمە بریتە لە زنجیرەیەک هەمووی بێکەوە بەستراوە مۆزوعی گەشەی کەرتی گەشت و گوزاری یەکێک لە ئەڵلقەکانی ئەو زنجیرێ یەکێکە لە ئەڵلقەکانی ئەو زنجیرێ ئێمە پێویستمان بۆیە کەرتی تایبەت گەشە بکات پێویستمان بۆیە مستەسمیری ئەژنەبی ڕابکێشین پێویستمان بۆیە ژێرخانی سیاحیمان هەیە کە تا ئێستا بەڕاستی زۆر لاوازی ئەمە لە ژێرخانی سیاحیە پێویستمان بەوە هەیە هەموو کەرتەکانی تر بەیەکەوە گەشە بکەن اینجا کەرتی گەشت و گوزاری ژێرخانی سیاحی پێویستمان بە پردی زیاترەیە پێویستمان بە گەشەدا ئێمە ئێستا بۆ منە هەر لە سەرچناری کە نزیکترین کەرتی باسکرا پێشتر هەم لە بڵین کەش و هەوا و هەم لە سروشتەوە هەم ئەوە بڵێ ئەوە ژێرخانە سروشتێکەیە ژێرخانێکی ئێمە سناقیمان هەیە کە پێویستە چادەی باش ئێمە 5,000 گوندمان هەیە تا ئێستا نزیکەی 2,000 شتێک بەکەم و کوڕیەوە ئاودان کراوەتەوە زۆربیان هەر جادەی قیری بۆ نەچۆتاوە ئێستا کارەبا و خزمەتگوزاریە سەرەتایەکان بێبەشن بەڕاستی کە ئێمە ئەگەر بێت و بۆ نمونە سەیری کەیت لە هەموو ئەڵمانیایە تقریبا 370 شوێنی گەشتیاری سەرەکیتیایە کە ئەو وڵاتە زۆر دڵی پێخۆشە و خەڵک سەردانیەکات بەس لە وڵاتی ئێمە هەر گوندێک بگری بۆ خۆی شوێنێکی سیاحیە و تایبەتمەندیەکی خۆی هەیە ئەو گوندە ئەگەر ئیشی بۆ بکرێت ئەگەر ژێرخانی سیاحیەکەی بەهێز بکرێت وەکو هەم بەڵام تۆ سیرەکەی لە وڵاتی ئێمە بەڕاستی گوندەکانمان زۆربەی ئاودان نەکراوەتەوە ئێمە بەدەستی خۆمان هەنێکیمان وێران کردووە بە تایبەتی لەو ماوەیە کە موچە زۆر بوو زۆربەی خەڵکمان لە گوندەکانەوە هێنایەوە شار و شارۆچکەکان ئەمە ینی بە شێوەیەکی گشتی توانین بڵێن کەرتی گەشت و گوزاری ئەبێ کاری بۆ بکرێ بەڕاستی کەرتی گەشت و گوزاری داهاتی لە خەزێنەیە کەم دیارە بەڵام بە خەڵکەکەتەوە زۆر دیارە باش ساز بەڕێز بەڵام سەیاسین پێشتر باسی ڕاگەاندنت کرد ینی چۆنە لە ڕێکلام کرێت بۆ ئەو تایبەتمەندیانەی کە لە گەشت و گوزار لەم کەرتا هەیە لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی دیکەیان نییە ینی ئەمەی لەسەر ئەوە زیاتر قسە بکەین ینی لە هەمان کاتە تۆ دۆزێکت هەیە دۆزی ڕەوای ئەم گەلەیە ینی لە ڕێگەی گەشت و گوزارەوە تا چەند ئەم دۆزە بناسێنرێ ینی تێکەڵ بە کەلتورەکانی تر بکرێت و ینی چۆنەڵێ بگشتێنرێت بۆ جیهان بۆوانەی کە دێنە ئەم وڵاتەوە بێگومان هەر وەکو مامەسا فەرمووی گرنگترین سەکتەر کە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر خەڵک بێ سەکتەری گەشت و گوزارە مامەسا وەکو لایەنە ئابوووریەکەی فەرمووی کە گەشتیارێک دێت جگە لە تکتی تیارەکەی کە کۆمپانیایەکە لەوانەیە شەریکەتی تایبەت بێ تەکسیەکەی کە بەکاری دێنێ وتێلەگەی لێ ئەخەوێ ڕیستۆرانتەکە یانە و دوکانی کاچێ هەنێ هەدایە شتی وای لێکڕێ یانە و شوێنانی کارڕوا سەردانیەکە یان نەچێتە سەردانی مەتحەف ئیلاخری کە سێرەکەی ئەم پارەی کە پێیەتی دابەشی ئەکا بەسەر فئاتی جیاوازی مجتەمەعە کەواتە کاریگەری ڕاستە و خۆی سەکتەری گەشت و گوزاریان گەشتیار بۆ خەڵکە بە هەمان شێوە کاریگەری ڕاستە و خۆی لە ڕووی سەقافیشەوە هەر بۆ خەڵکە ئەگەر ئێمە گەشتیارێکی زۆر ڕووکاتە وڵاتەکەمان بۆ نمونە ئێسایەکێک لەو عیبانەی کە لە هەندێک شوێنە بەدیمان کردەوە ڕۆژە لە کۆبوونەوەیان لە پارێزگا باس کرا ئەوەیە کە هەوڵ بدەین ئەو پۆلیسانە یان ئەو برا ئاسایشانەی کە لە بازگەکانن لە خاڵە سنووریەکانن لە فڕقیخانن ئەمانە چەند کەسانێک بێ دەورەی تایبەتی لە پێشوازی وەربگرن بۆ ئەوەی بە ڕوویەکی پێکەنیناویەوە بە ڕوویەکی خۆشەوە پێشوازی لەو گەشتیارە بکەن چونکم بەڕاستی ئەوە یەکەمین نقطەی بە یەکگەیشتنی ئەو دوانەیە ئەگەر خوا نەخواسە لەم نقطەیە خەلەلێک هەبێ ئەو گەشتیارە تەشجیع نابێ جارێکی تر ڕووکاتەوە وڵاتەکەی تۆ بەڵام ئەگەر لەو نقطەیە تەرحیب و پێشوازی و ئوسلوب و مامەڵە و ئەمانەمان هەمووی زۆر باش بێ ئەوە تەشجیع ئەبێت کە جارێکی تر ڕووکاتەوە هەرێم جگە لەوە زمانزانین ینی زۆر ضرورە کە ئەو کەسەی لەو ناوەیە زمانی ئەو گەشتیارە بزانێ بۆی بتوانێت تەعاملی پێ بکات لەگەڵیا ئەمە بۆ خۆی وان لە خەڵکی ئێمەکە هەوڵ بدا بۆ فێربوونی زمانەکانی تر کە ئەگەر ئەم سەکتەرە بایەخی پێ بدرێ و ئەگەر گروپی گەشتیاری ڕووکاتە وڵاتەکەمان دەوری ئیعلام لێرەیە دەوری ڕاگەیاندن هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕاستی دەورێکی زۆر گرنگە من ئەمەوێ بۆ نمونە یەکێک لەو پرۆژانی کە لە ساڵی 2005ەوە دەستیان پێ کردو دوو قۆناغی تەواو بووە ئێستا قۆناغی سێمی بە بۆنەی ئەم قەیرانەداراییەوە وەستاوە
ئەویش سەروەریەکانی سەرگەڵووان ناوناوە سەروەریەکانی سەرگەڵوو دروستکردنەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە قۆناغی شۆڕشە ئەم سەرکردایەتیە بە ماڵی کاکنەوشیروان و بە ماڵی مامجەلال و بە ماڵی ئەوە و بە ئیزگە و بە خەستەخانەکە و بە هەموو ئەمانەوە دروست کراوەتەوە بەو تێڕاستە کۆنە بۆچی بۆ ئەوەی بۆ نمونە ئێمە لە پرۆشورێکا چاپیەکەین ئەڵێن ئەو کەسەی ئالم شاخ و داخ و ناودار و بەردەوە پێگەی و بوو بە سەرۆ کۆماری عێراق هالێرۆ دەهات ئەمە تاریخەکەیەتی ئەمە وەکو گەشتیاری مێژوویی بۆ نمونە من ئەتوانم لەسەر زۆر لەو کەسایەتی گرنگانی کەوا لە وڵاتەکەمە ناسراون لەسەر ئاستی دنیا هەمان ئەم شتە دروست بکەمەوە یعنی بۆ من بایەخێکی تایبەتی نەدەم بە کەسایەتیەک بۆ نمونە کە لەم ماوەیە کۆچی دوایی کردووە کە ئەویش یەکێکە لە عەلامە گرنگەکان لە بواری تەفسیر و ئەوانەیە کە زەڵمیە بەڕاستی ئەمە ئەوە ئەهێنێ من لە پرۆشوری داهاتووی خۆما بۆ زەڵم بۆ خورماڵ بۆ ئەمە چۆم لەوانەیە چەنەها کەس هەبێ بێتە ئەم شوێنەی کە ئەم پیاوە گەورەیتیا لەدایک بووە تا پەروەردە بووەکو مناڵی وە دوایی گەڕاوەتەوە بووی یعنی مەسەدم لە چیە مە بەسم لەوەیە کاریگەری ڕاگەیاندن بۆ تەرویجکردن بۆ هەرێمی کوردستان زۆر زۆر گرنگە علاقاتی نێودەوڵەتی ینی لە ڕووی بڵین ئاسی باڵای شەوە بێت ئەوە تا چەند بە زەڕورەزانی ینی بڵین کۆنتاکتی نێوان لەگەڵ وڵاتانە لە ڕێی ئەو بڵین ناوەندە دیبلۆماسیە پەیوەندیانەی کە هەرێم هەیەی بە شوێژی فەرمی لەگە وڵاتان یەکگومان خۆی ئەگەر ئێمە وەکو وتم وەکو مامۆستاش ئاماژەی پێدا ئەم حکوومەتەمان لە سەرەتای دامەزراندنیەوە بە چاوی بایەخەوە سەیری ئەم دوو سێ سەکتەری بکردا وەکو کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار ئێمە مانتوانی هەم ئیکتیفای ذاتی خۆمان هەم نەبین بە مجتەمەعێکی مستەهلیک لە سەداسەد کە ئەگەر ئێمە سنوورەکانمان لێدا بخەن و ئەگەر لە سعودیەوانێ شیرەمەنی و نازامچیما بۆ نەنێرن کە ئەمە بەڕاستی ئەم ئاو هەوایی ئێمە و ئەم خەسڵەتانی لە وڵاتی ئێمەیە زۆر زۆر پێچەوانی ئەم وەزعەن کە ئێساتیاین ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئیهمالی حکوومەت کە بە چاوی بایەخەوە سەیری سەکتەرەکانی تری کردووە وەکو نەوەد وەکو پێشبڕکەی حیزبایەتی وەکو کۆمەڵێک شتی تر یان ئایدۆلۆژی شەڕی ئایدۆلۆژی بینی ئەمان بەڵام نەهاتوون لەسەر ئەوە پلاندانێن کە چۆن ئەم مجتەمەع وەکو بنیەی تەحتی ببوژێنەوە یعنی معقول نییە جوتیارێکی ئێمە بەروبوومەکەی بەرەڵاکە ئەڵێ با خەڵک بیخواڵین کاکە بۆ ئەڵێ کاکە لێکردنەوەکەی هێنانی بۆ شار فرۆشتنەکەی زەرمە یعنی ئەمە بەڕاستی یەکێکە لە عیبە گەورەکان لە ناو کۆمەلگای ئێمەیە لەبەرەوە علاقا زۆر مویمە مەسەنەن من ئەگەر ئینتاجی خۆم هەبێت ئەبێ لەو دانیشتنەما کە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە دانیشم سەرۆکی حکوومەتمان ئەڵێن کاکە ئێمە لەبەرەوە ئینتاژی سێومان هەیە لە ئەوەنگی ئەوەنەوە بۆ ئەوەنگە نایڵین یەک سێو لە ئێران و بێت ئێرە ئەوە نکراوە بۆ نمونە هەندێک جار ئەکرێ بەڵام لەبەر ئەوەی بە پلان نییە لەبەر ئەوەی من خۆم نازانم بەرهەمی تەماتم ئەم ساڵ لەکەیەوە بۆکەی وەچەنە ئەگەر من ئەمە بزانی ئەبێ ئیتر من نێڵم تەماتە لە دەرەوە بێ بۆ نمونەیانی ئەمە هەمووی دەور ئەبێنێ لەو پەیوەندیانێک کە حکوومەت و یان دەستەی پەیوەندیەکانی دەرەوە وەزارەتی ناوخۆی یان هەر شوێنێکی ترەکە دانیشن باز لەم ئاڵ و گۆڕە بکەن کە پێویستە ئێمە هاوکاری ئەوان بین و ئەوانش هاوکاری ئەوە هاچی هەڵە سێدیانی ڕخنە ئەگرێ مامۆستایسە بۆ منە جناب بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری لە پارێزگایەکی و سلێمانی کە پارێزگایەکە لەو پارێزگانەی کە زۆرترین گەشتیار ڕوویتەیەگا بە شوێنە بڵین سروشتیە بە ناوبانگەکانەوە بەبوونی تاوگە و شوێنە گەشتیارەکانەوە ینی بەڕز دواڵێ کەسێتر ینی لەسەر و دەسەڵاتیەوە هەر بە هەمان شوێواڵێن ئەم حکمت ئەم سحرە لەکوێ ینی بۆ ئەمە ناکرێت ینی ئەو چاوەڕێی ئەوەن لە ئاسی حکوومەت و ئەنجومەنی وەزیرانەوە پلانتان بۆ ئەوەی جێبەجێکەیان ئەوەش خۆتان دەستان نییە لە ئاسی ناوچەیە بتوانن من ئەوە جێبەجێ بەڵێ وایە من وەکو بەڕێوەبەرێکی گشتی لە گەشت و گوزاری سلێمانی بەڵام خۆ دەزانێ بەڕێوەبەرایەتی گشتی زیاتر تەنفیزیە ئەوەی کەوا پۆلیسی ویان ڕسمی سیاسات ئەکات ئەوە دەستەیە وەزارەتە ویان ئەنجومەنی وەزیرانە ئێمە هەتاوەکو ئێستا لە گەشت و گوزار من لە ساڵی 2002 لە گەشت و گوزار کارەکەم لە 2002 هەتاوەکو ئێستا ئێمە یاسایەکی تایبەت بە خۆمانمان نییە وەکو گەشت و گوزار کە چۆن ئیش بکەین چی بکەین کار ئاسانی چی بکەین بۆ کەرتی تایبەت بەڵاستی ئەمە یەکێکە لە عیبەکان کە هەیە بۆچی نیمانە ئەمەش هەرە گەڕێتەوانێ بۆی کە بە چاوی بایەخەوە لە سەروەوە سیر نەکراوە ئەجینا دەسەی گەشت و گوزار تاکە دەستەیەکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەتاوەکو ئێستا سێ کۆنگرەمان لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەنجام داوە هەر کۆنگرەیەک یەک لیست
لە ڕاستپاردە و پێشنیارمان بەرز کردوەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەسەر داواکاری ئێمە بڕیار درا کە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی گەشت و گوزاردا بمەزرێ بەداخەوە بڕیارەکە هەر حیبر عەلاوەرەق مایەوە و جێبەجێ نەکراوە بۆچی گرنگە پۆلیسی گەشت و گوزار پۆلیسی گەشت و گوزار لە هەیبەتیا لە زانینیا لە ئەو خولانەی کە ئیبینێ کەسە شارەزاکەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ گەشتیارە یعنی زۆر لایەنی تر ئێمە هەوڵمان بۆ داوە ڕاستپاردەمان بەرز کردوەوە بەڵام کە لەسەرەوە کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە کە لە شوێنەکانی ترەوە نەکرێ بەڕاستی تر دەسەڵاتی ئێمەتیان نییە بەڵام لەگەڵەوەشە تەنیا شوێنێکین کە پلانێکی استراتیژیمان هەیە بۆ پەرەپێدانی ئەم سەکتەرە تا ساڵی 2025 ئەگەر ئەم قەیرانە بیڵێ بتوانین جێبەجێ بکەین زۆر باش دێمەلای بەڕێزت ئەو کۆمەڵ و ڕێکخراوانی کە لە بواری گەشت و گوزارە کارەگەن ینی هەرێکی سەربەخۆ ئیژەکاریان بەیەکەوە کۆنتاکتێک هەیە ینی چۆنەڵێ کۆدەنگیەک کارێکی هەرەوەزی هەیە یان گرنگی ئەم کۆمەڵ و ڕێکخراوانە تا چەند ئەبێت و ئەمە چۆن تەداخل لە ئیشەکانی حکوومەتاکە ئەوکو بڵین بڕێوەبەرایەتی گەشت و گوزاریان دەستەی گەشت و گوزار ئەو ئەگەر ڕوون بکەیتەوە وڵاوی ڕاستی بە وەکو ئەو کۆمەڵانەی کە باسێکی خۆی هەر کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان هەیە لەگەڵ کۆمەڵەیەکی هی کۆمپانیا گەشت و گوزاریەکان نووسنگە و کۆمپانیاکان تەمانێمە وەکو تەرەفی مراقبین لەسەر ئیش و کاری حکوومەتیش بەڵام هاوکاریشین بۆ ئاسانکاری ئەو شتێک کە لە خزمەتی میلەتە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ کۆمپانیەکانیشە بە هەمان شێوە کۆمپانیەکان خزمەتیان تا چۆن بە گەشت و گوزار کردووە ینی بە شێوەیەکی گشتی ئایا ئەمان ینی تەنها بە دوای قازانجی خۆیانەوە بوونیان دوجار بە فعلی چۆنە لە سوودیان گەیاندۆ بۆ کەرتە و پەیداکردنی داهات دوجار بۆ ئێرە بۆ هەرێمی وڵی بەڕێزم ئێمە تەمان ئەمە بازاری ئازادە هەموو کەسێ پێش هەموو کۆمپانیا بیر لە قانزاجی خۆی کاتەوە بەڵام لە عینەن کاتیشا لە خزمەتی گەشت و گوزار و سیاحەت ینی کە پێوەی پابند بن ئەوانیش وڵی حتمما هەیە بەڵام من بەڕاستی ئەو کۆمپانیانە ئاگام لێ نییە نظامی داخلیان چۆنەوە چۆن ئیشەکەن و چۆن ئیش ناگەن بەڕاستی بەس پێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان هەم مراقبین لەسەر ئیش و کاری حکوومەت هەم هاوکاریشین چونکە ئێمە ئیمانمان بۆ هەیە کار بە ڕێزانەش باسییان کرد ئێمە کە گەشتیار هاتە شارەکەمانەوە پێش هەموو کەسێکە ئیسیفاداکە ساحبی ئوتێلە کارمەندەکانێتی چکە ئوتێلەکان داناخرێت چێشخانەکانە هەم چێشخانە و میوانخانانی کە هەن لە هەرێمی کوردستان ینی بە ڕێژەی چەندیان لە ئێوە ینی تۆمارن یان ئێوە نوێنەرایەتیانەگەن واللهی ئێمە تقریبان لە شاری سلێمانیا تقریبان نوێنەرایەتی 1300 بۆ 1400 میوانخانە و چێشخانەکەین بەگشتی ینی بەوەی بەڵێ ئێمە کۆمەڵەیەکی کاریگەرین و هینیشین ینی ئەندامەکانمان گەورەتری گرفت و ئاریشە کە ڕوبەڕووی ئێوە بێتەوە چییە زیاتر ینی وڵی تەمانەتر مەطعەمەکان ئێستا خۆمان ئێمە کێشەیەکمان هەیە برادرانیش باسییان کرد کە ئێمە چۆن بتوانین گەشتیاری ئەجنەبی یان مستەسمری ئەجنەبی بێنین بۆ عێراق بۆیان بۆ کوردستان تەمان ئێمەوە پێش هەموو شتێک ناتوانین ئەو شتە بکەین چکە ئێمە لە شەڕێکین لە قەیرانێکی ئابووریشان شەڕەکەمان لەگەڵ داعش بڕوان ناکەم هیچ مستەسمرێکی ئەجنەبی بێتە عێراقەوە ئیشکیان لە کوردستانە ئیشکا لەبەرەوە ئەم قەیرانە ئابووریەش و ئەو شەڕەش تەسیری لە هەموو ئیش و کارەکان کردووە ینی زۆر وەزعی ئابووری چەند شوێنێکی وەکو ئوتێل وەکو مۆتێل وەکو ڕێستۆرانت باش نەبووە بەڵام ئستا هێدی بە بۆنێ ئەم جێژنەوەم هاتنی خەڵقەوە تۆزێ حەسانەوەیەکیان بەخۆیان وەرزێکە لەم وەرزەیە زیاتر بۆی کەش و هەوا و بڵین ئەو جیاوازیە جوگرافی کە هەیە لە هەرێمی کوردستان و ناوچەکانی تری بڵین باشوور یان باشووری هەرێمی کوردستان چ بە ناوەڕاست چ بە باشووری عێراقەوە لێسێ بڵین سەر وەرزێکە کە گەشتیار زیاتر ڕوو لەم ناوچانە ئاکا یعنی جگە لە بڵین جەژنەکان و بۆنەکان وڵی تا ئێستا ئەکرێت چۆن سوودی لێوە بگیرێت من ئەوەی ڕاستی باسی کرد کە ئیسەقبال و پێشوازی کراوە لە چاو ساڵانی ڕابردووە بۆ سەنج ڕاکێشانیان شتێکی باشە ئێمە تەمان ئەمەی کە بۆ جنابتی باسەکەم بەڕاستی من چەند ڕۆژە لەمە پێش لەگەڵ کاگیاسینیشە لە کۆبوونەوەی کامووی لەگەڵ محافظە جنابی محافظ زۆر بەجددی هاتۆتە پێشوانێ بۆ ئەوەی کە هەم لەگەڵ ئاساییشە هەم لەگەڵ سیاحەیە هەم وەکو کۆمەڵە و کۆمپانیا گەشت و گوزاریەکان
یعنی احتیمامێکی بەرچاویان بە گەشتیاراوە لەبەرەوە لەو بڕوایم کە ئێمە ئەم جێژنە بوو بە فاتیحەیەکی خەیر بڵین بەرەو ڕووی گەشتیار و بەرەو باشتری شەڕا بە تەسەوری من ئاسانکاری باشترەکرێت تەنزیمەکرێت خۆی هەموو شتێ تەنزیم بکرێت بە باشی ئیش و کارەکانە ڕا بەرەو پێشش بۆ پێشوازی بەردەوامە بێ بەتەیچێک لەو بڕیارانی کە درا ئێمە لە بازگەکانە بە تایبەتی لە بانیمەقان لە تاسڵوجە ئەلەو شۆنانیان بتوانین خەتی هاتنی گەشتیار جاکەینەوە هەر کیلۆمەترێک پێش بازگەکە بتوانین چەند سەهمێک بکەین کە بۆ گروپاتی سیاحی لێرەوە بێ کە جیاواز بێ لەو حاڵەتی ئاسایی کە لە بازگەکەی هەیە شوێنێکی ڕووناکتر خۆشتر سەوزتر جوانتر بۆ ئەو گروپە گەشتیارێک کە دێ دابەزێ ئیسراحەتێک بکە یعنی ئیسیقبالێک بکرێت کە هەست نەگا کە محاسبە ئەکرێت و ئەمنێتی بەڵام لەگەڵیشە چێکی دۆکومنت و شتەکان هەرەکرێ بەڵام مەگەر تۆ بە باشی و لە سێبەرێکی خۆشە و ئاوی دایە و نقڵت دایە و میزەڵانێکدا بە مناڵەکەی و یعنی کۆمەڵێشتی بەسیتت کرد دڵی خۆشە بێت حەزەکەی 2 ساعتیش محتەلیگە ئاساییە بەلایەوە بەڵام تۆ لە ناو لۆری و گەڵابەکانی ترا و هەمویان دابزێنی تەخوارەوە و بەڕاستی لە شوێنێکاکە نتوانێت ئیسراحەتێ بکاسێتێ دەبلیسی ڕێک و پێکی تیان نەبێ ئەویش یعنی بەڕاستی مامەڵەکردنێکی نادروستە لەگەڵ کەسێکا کە هاتووە پارە خەرچکا لای تۆ لەبەرەوە بەڕاستی پارێزگای سلێمانی بە سوپاسەوە باسی ڕۆڵیان بکەین لەم ماوەیە لەگەڵ ڕابطە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە کە ئەم قەرارانە قەراری باشن لە بەرژەوەندی بژانەوەی هەر بۆ ئاگاداری جەنابی شەهر بۆ ئیزافەکەی قسەی کاکیاسین هەر ناو کۆبوونەوەکەی محافەزەیە بڕیاریرا کە لوجنەیەک دروست بێت لوجنەیەک بۆ سەرپەرشتی ڕاگەیاندنی گەشت و گوزار کە کاکیاسینی شەر خۆی ئەندامەتیایە ئەمانە ڕیکلام بکرێ وەکو بروشر وەکو حتا قەنەواتی فەزائیشی تایە ئێمەش وەکو فلیمێکی کلیپێکی ئێژدیشمان تەقدیم کردووە شوێنە گەشتیارەکان بە شێوازێکی زۆر جوان تەسویر کراوە حاوەلاکەین یعنی ئەو قەناتانەی کە زیاتر عەرەبی عێراق سیرەکە چونکەوەی ڕاستی بێمە بێ زۆر واقع بینانە بین ئێمە ناتوانین گەشتیارێکی ئەجنەبی بێنینە عێراقوانە لەم ڕۆژێمان بڵێت ئەو گەشتیاری کە ئێستا لەم وەرزەدا ڕوو لە هەرێمی کوردستانەگەن لە سەدا ینی بە نزیکەی لە سەدا زۆربەی هەرە زۆری هەفتای عەرەبە عەرەبی عێراق عێراقیش لە ئێرانەوە دێت بەڵێ ئێمە ناتوانین من سایحێک لە تورکیا و لە قوبروس و مەغریبەوە بێنم بۆ ئێرە کە شەڕی داعشە بێت بەڵام عەرەبی عێراق ئەتوانێت بێ لەبەرما بێ احتیمام بۆیان بین بەڕاستی ناومێدیەک نییە لەوەیە کە ناتوانانی بێنیت آخر تۆ شەڕی داعش هەیە تو ئەمری واقعەکە تۆ بخێنەوەیکی واقعیانەوە هەبێت ڕۆژانە لە ئەوروپاش ئەو شتانە ڕۆیە ناخر مقارنەکە ئەو چەند تەقینەوە یان ئەو کۆدەتایی کە لە ئەنقەرە ڕوویدا بۆ هۆی کەنسڵکردنی هەزاران ڕحلی سیاحی بۆ وڵات زۆر باش مامۆستا نێهات بەڕێزت ینی لە ڕووی ئابوووریەوە ئەم 1-2 ساڵە 2014 لە نیوەی 2014 بەدواوە ئاوارێکی زۆر لە عێراق لە باشووری عێراق بەهۆی ئەو جەنگی بڵین هاتنی داعش و گرتنی مۆسڵەوە هاتنە هەرێمی کوردستان ئەمە زۆر لە شارزانی ئابووری پێیان وایە کە یەکێک لە بژانەوەی بازار پەیوەستە بەم ئاوارانەوە کە ئەو داهاتەی کە هەیەە بڵین خەرجیەکەنەوە لە بازار چ بە کرێخان و چ بە کرێی هاتوچۆ چ بە پێداویستەکانی ڕۆژانەیان ئەمە قازانجی ئابووری هەبووە ینی لە هەمان کاتە ئەگەر گەشتیارێکی تیژ ڕوو لە هەرێمی کوردستان بکە بە تایبەتی لەم وەرزەیە پێ وایە ینی وەکو پێشت باست کرد کە بەڵێ گەشت و گوزار تاسیری هەیە لەسەر بژانەوەی ئابووری هەر تاشێک هەرێکە بە ڕێژەیەکی جیاواز ئەمە چۆن گرنگی پێ بدرێت بەڵێ وڵا مەوزوعی ئاوارەکان من کاتی خۆشی وت و مەلانی سلبی و ئیجابیشی هەیە لایەنە ئیجابەکەی ئەوەیە ئێمە لەم 2-3 ساڵەیە کە لە قەیران بووین بۆ خۆمان خەڵکمان داهاتی کەم بۆتەوە داهاتی تاکەس کەم بۆتەوە بە شێوەیەکی گشتی و ئاوارانی کە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتوون داهاتی تاکەکەس لەواچی لای ئەوان باشتر بوو بێ موچیان لە کاتی خۆیان دراوە بۆ ئەو پارەی کە پێیان بۆ نزیگەی ملیۆن و 700,000 کەس ڕووی کردوتە هەرێمی کوردستان کەواتە تۆ بازار بریتە لەسی بریتە لە خواست و خستنە ڕوو عەرز و تەڵەب تۆ ملیۆنێک و 700,000 کەس زیایی کردووە بۆ بازارەکانە ئەگەر بەسەر هەرسێ بازارەکەی هەولێر و سلێمانی و دۆی شەدا بەشیکەی کەواتە ئەم ملیۆن و 700,000 کەسە کاریگەری خۆیە بێت بازارە جوڵێنێتەوە ئێمە ئاستی بەرەمێنانمان لە چاو ساڵانی ڕابردووە کەمی کردووە کەواتە ئەو خواستە زیاش هاتووتە سەری وەکو شتێک بڵێ یعنی ئێمە ئەبێ ئێمە کەم و کوڕێکی خۆشمان بۆ دەرکەیلەوەە
ئەوەی کە بازار ئێستا چالاکیتیایە چالاکیەکە بە زۆری هی ئەو ئاوارانەیە ئێمە بێت ڕاست و ڕازم قسەیە بکەین وەدا بەڕاستی خواستی تاکە کەسی کوردی ئەوەی کە بڵین بە ئەسڵ خەڵکی کوردستانە و لە چەند ساڵی ڕابردووە خاوەنی موچەیەکی باش بوو ئێستا نەماوە لە 150 بۆ لە 170 خواستی ئەو تاکە کەسە هاتوۆتە خوارەوە کەواتە ئەگەر ئەم ئاوارانە بڕۆنەوە ئەو خواستە ئاکتیڤە نامێنێ خواستی چالاک نامێنێ لە بازارڕە و ئەوەی کینس کاتی خۆی ئیشارەتی پێدا تووشی کەسادێکی گەورابی نیە مە بازارمان بێ بازارڕێکی گەورە تووشمانە بێت و بێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بۆی هەبێت کەواتە ڕاست ئەوە بە قازانجە بەس دیسانەوەڵێن ئەم قازانجە ماوەیەکی کاتیە بۆ ئەوارانش لە هەمان کادا هەرچەند ینی بەڵێجێگانیان ڕاستەخۆ ڕژێتە ناو بازار هەرێمی کوردستان و بەڵام ئەوەنج لە وەرزە ینی گەشتەکەن و زیاتر ینی خەڵکمان ئێمە لە بیرمان نەچێ ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو گەشتیارمان زۆرتر بووە لەوە چێ بڵێم لە ساڵی ڕابردووتریش لە ماوەی ئەم 3 ساڵەیە باشە بۆچی گەشتیارزای و بەشێکی زۆری بریتە لەو خزمەتی کە لە نێوان ناوڕاست و باشوور لەگەڵ ئەم خەڵکە ئاوارەیە هەیەی کە خەڵک ڕوەکاتە ئێرە دڵی بەوە خۆشە کە کەسێکی لێرێ ئێمە بێ ئیسفادە لەمە بکەین سوود ببینین چۆن کەڵکی لێ وەرەگرین ئەم خەڵکە کە هاتۆتەوە جارێک تریش بێتەوە گەر ئاوارەکانیش لێرە نەما بیکە بە ماڵی خۆی هەرێمی کوردستان چونکە بیرمان نەچێ ئێستا کەرتی گەشتیاری بۆتەوەی کە تۆ چیتە وڵاتێک ئەبێت ئەو ئیحا ئەو باتەیە ئەوە تێبگەێنێ کە وڵاتە وڵاتی خۆتە و مثلەن وڵاتی تورکیا مالیزیا ئەمانە زۆر کاریان لەسەرەوە کردووە کەسێک گەچێتە وڵاتەکەیانەوە بە وڵاتی خۆی بزانێت تەنانەت ئەو یاسا و ڕێسا و ڕێنمانەی دەریشەکەن هەمووی لە خزمەتی گەشتیار و لە خزمەتی و کەسانەیە کە ئەچن زەویەکڕن کە ئەچن خانووەکڕن کە ئەچن شوێنی گەشتیاریەکڕن یعنی وەکو هاوڵاتیکی خۆی مامەڵە و لەگەڵاکە ئێمە لەبەر بارە ئەمنیەکەی بەڕاستی نەمانتوانی ئەمە بکەین لە 100 زۆر بەڵام بەلایانی کەمەوە نیسبیەن ئەم بەڕێزانێکی با بڵێن ئیشارەیان پێدا چۆن لە یەکەم خاڵەوە کە تێپەڕە بێتوێتە ناو وڵاتەکەتەوە هەتاوەکو ئەو کاتی کە ئەڕاتەوە چۆن ئەو ئیحائی بیتێ ئەو ئیمائی بیتێ کە تۆ بەڕاستی هاوڵاتیکی ئێمەی ڕێز لێگرین و کەلتوری کوردەواری یارمەتی دەرە بۆ ئەمە بۆ ئەم ڕێزگرتن و ئەم خانە خوێ ئەمە پێویستی بەوە هەیە کە بەڕاستی ئەمە ئەم ئاوارانە ئەم 1,700,000 کەسە ئەبێت وایان تێبگەینین کە ئەمە ماڵی خۆتان ئەگەر ڕۆیشی شنجارێکتر هەریەنەوە زوزویەنەوە چونکە بیرمان نەچێمە نابێت بەس لە بەهارا خەڵکمانە بێ نابێت بەس لە جەژنەکانە خەڵکمانە بێ ئێمە وڵاتێکی گەشتیارین بە درێژایی با بڵین چوار وەرزەی ساڵ شوێنی مێژووی و هەیە شوێنی ئاینی و هەیە شوێنە هەیە بە چوار وەرزە گەشتیاریە کەواتە ئیسفادەی لێەکەی چۆن بەکەردێکی گرنگ لە ڕێکی ساز بۆ تێبینەکەن پرسیاری چێ ینی دیاردەیەکێ لای خەڵک ینی زۆر ئەوەیە جێگەی مشتومڕە هەمیشە لە شوێنە گەشتیارەکانە ینی کەرەسەکان گرانترن ئەوانەی کە گەشتیار بەکارێنێ گرانترە وەک لە ناوبازاری ئاسایی ئەمە لە ڕووی ئابوووریەوە ئەمە تا چەند خزمەت دەکا بێگومانەوە خزمەت ناکات تۆ سیرکە وڵاتێکی وەکو میسر کە زۆر گەشتیار بەلای خوێڕێ لەوێ کەسێک گەگەر دوو گەڵا سێ گەڵای پێبێ بە شیلەوەچێ بڵم مانگێکی بک بۆ خۆی بێت و بڕوات و بە ئارەزوی خۆی ئەمە زیاتر گەشتیار ڕاجێشێ خەڵکێکی زۆر کە دڵیان بە کاتی خۆی بە سووریا خۆش و لێەوە پێاتێ پەڕەبوون ماوەیەکی زۆرەمانەوە ئەو هەرزانیە بوو هەرزانی لە تەکسیا پێویستە هەرزانی لە فندق و میوانخانە و چێشتخانەکان تا پێویستە کللتوری خەڵکەکە و پێویستە ڕازگۆیی تیاابێ بەڕاستی ئێمە خەڵکمان وا ڕاهاتووە بەشێک لە بەداخەوە ینی لەو تاکە کەسانەی کە هەمانە و خەڵکێکی سلبین ینی خاوەنی تەکسیەکە کە زانێ خەڵک کابرا بێگانەیە ئیتر بە ئارەزوی خۆی فێڵی لێکات و دەستێ بڕێکە ئەوە زەرەرەدا بەڕاستی بە کەرتی گەشتیاری تۆ و ئەبێ بەڕاستی ڕێنمایی و یاسای تون هەبێ بۆ ئەم جۆرە کەسانەی کەوا چۆنەڵی کللتوری تۆ عیبدارەکەن لەکەدارێکن و لایەنێکی تری ئەوەیە کە بەڕاستی ئێمە بەعام نرخ بۆ کەرتی گەشتیاری ئێمە خۆمان نتوانین دانین چونکە شوێنی گەشتیاری دیارە ئەو کەسانەی کەوا کوخێکیان هەیە و کەسانەی کەوا شوێنی گەشتیاری میوانخانەکان ئەتوانین کە زیاتر لە ڕووی نرخەوە چونکە خزمەت بە خۆیانەکات دوجار تۆ گەر کەرتی گەشتیاری و نرخێکی نزمی هەبێت ئەم خەڵکە زیاتر ڕۆکاتە وڵاتەکە و کێش ئیسفاداکە ئەو کەسانی کەوا لەو بوارەیە کارەکەن زۆر باشە سپاس بۆ بەڕێستان کاتی هەر جوابدانەوەیەک بۆ پرسیارەکەی جەنابەت لەگەڵ تعلیقی لەسەر قسەی مامۆستا وەکو سعر زیانکردن ئێمە لە نزیکەوە ئاگامان لێتی هیچ ئوتێلێک و هیچ شێشخانەیەک و هیچ میوانخانەیەک لە سلێمانیا سعری زیان نەکردووە بگرە سعریان دابەزانەوە بۆچی چکە ئەوانی شەست بەو مەسئولیەتاکەن کە گەشتیار ڕاکێشن بۆ ئێرە
ئەو مەبەستی لە دوکانێکە بۆ نمونە بەڵێ. دوکانێک ساردی ئەفرۆشیان ئەو ئەفرۆشتی لە شوێنە گەشتیارەکانە بەڵێ لەوێ مەسەنە ساردیەکە فرۆشەوە هزار ڕاست هەنی ئەمە ئەبواە هەمیشە تۆ کێشتە دوکان ناڵێن کێشتە دوکانشت گرانترە لەو شوێنە من مەقسم لە چێشخانە و میوانخانەکان بڵێ شوێنێکی سواز بۆ بەڕێزان کاتی بەرنامەکەمان پێما بێت تەواو بوو سپاس بۆ هەرێک لە بەڕێز مامۆستا نێهات خالید مامۆستای زانکۆ ئابووری ناز و هەروەها بەڕێز کاک وت حەسەن نەقشبەندی سەرۆکی لقی سلێمانی کۆمەڵە و کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی کوردستان سپاس بۆ مامۆستا یاسین فەقیه سەعید بەڕێوەبەری گشتی گەشتوگوزاری سلێمانی سپاس بۆ بەڕێزان بۆ کاتەی بەخشیدان بەڕێزان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەت بوو بە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان چۆن ئەم کەرتە بەرەو پێش بچێت و ئاسانگ و گرفتەکانی بەردەمی تا بەرنامە و دەرفەتێکی تر بەخواتان نەسپێرین خواتان لەگەڵ